خۆشەویستانی کورسان نووسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین. هەڵبەتە لە دوای ڕووداوەکانی ڤەنزوێلاوە کە ڕووداوێکی تاڕەحەدەیەکی زۆر سەرنجڕاکێش بوو لە دنیای سیاسەت و ئەو تەنانەت هەڵمەتی یام جوڵەی سەربازیشدا سەرۆکی وڵاتێک لە ژووری خەوەکەیە ببرێ بە وڵاتێکی تر، ینی دوای ئەو هەموو ململانێ و ناکۆچیە شتی تازە یەنە پێشەوە. ئەمریکا لەمە دوات چۆن مامەڵە لەگەڵ جیهان دەکا و لەگەڵ چۆن لەگەڵ عراق بە تایبەتی وەرێمی کوردستان وڵاتانی ناوچەکە دەکا. ئەو قسەیەکەیە لە دوای هەندێک لە باز لەوە دەکەن کە هێزی دەلتا یان وەکۆی ئینگلیز یا ئەمریکەکان پێڵێن دەلتا فۆرس لە عراق هیچ هەن. ئێمە لەسەر سیاسەتی ئەمریکا بەرامبەر هەرێمی کوردستان و عراق گفتوگۆکەین بەتایبەت لە دوای پێکەنانی سەرۆکاتیەکە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سامان شاڵی پسپۆڕی نێودەوڵەتی بە ڕێزیان بە سوپاسەوە لە شاری هەولێرە و لەگەڵمانە. دکتۆر ببوورە ماندوومان کردی سوپاس دەکەم، سڵاو لێبێ. ئەمن حەزەکەم سەرەتا بەوە دەست پێ بکەین، ینی ئەو جوڵەی ڤەنزوێلا ڕاستە لە مێژووا هەبووە بەڵام بۆ ئەم تازەگوێنی تازە بوو، شتێکی تازە بوو ئەم جوڵە سەربازیە و ئەمەی کە سەرۆک لە ناو ژووری خەوەکەی خۆیان ببرێ سواری کۆپتەرێک بکرێ، ینی ئەمە چلێک دانەوەیەکی هەیە، چ پەیامێکی ئەمریکیەکان بوو. پێشەکی زۆر سپاس دەکەم. ئەمەش هەوڵ چاوپێکەوتمانە پێکەوە لە 2026 پیرۆزبای سەری تاڵ تازە لە گەلی کوردستانە کەم و لە هەموو عێراق و بەڕێوەبەرایەتی کورسات ئینشاءالله. سپاس دەکەم دکتۆر. نەختە دەنگەکە دەنگایەتەوە ئەگەر کاتی ئەو دکتۆر قساکە مایکەکەی بۆ من دابخەن مەمنونتانە بم کاکاروان. بەڵێ دکتۆر بەردەوام بە ببوورە. زۆر سپاس. اینجا مەسلەی ئەمەی کە ڕوویە لە ڤەنزوێلا ئەمە دیردەیەکی تازە بوو. طبعا ئەوەیە کە اتهام کراوە کە لەسەر ئەوەی کە چۆنەڵی درەگە نێریانی حەشیشە و ئەو مەوادانەی هۆشبەرە نێرێ بۆ ئەمریکا گەمارەوراوە، بەڵام خۆی لە ئەسڵا شتیکەی لە پشتەوەی بەحسیشەکەین. بەڵام ئەوەی گرنگە ئەمە دیردەیەکی تازەیە. طبعا وەکو هەموو ئاگادارن لە ئەنجومەنی نوێنەرانی نەودەوڵەتی لە ئومەی متحیدە بە هەموو کۆبوونەوەی بەپەلەکرا، بە تایبەتی کۆڵۆمبیا ئیدانەیەکی زۆری کرد، سین و ئەکوەدۆر و رووسیا و ئەمانە هەمووی داوای ئیدانەی ئەم کارایان کرد و هەروەها داوایان کرد کە بە زووترین کات دەست بەسەر بەرەڵا بکرێت. بەڵام ئەمریکا ئەڵێ نەخێر، ئێمە گرتومانە لەبەر ئەوەی ئەم کابرایە بۆ بە چۆنەڵی سەبەبی ئەوەی کە زەرێکی زۆر لە خەڵکی ئەمریکا بات بە مادەی هۆشبەر ئەمانە ئەمریکا. بەڵام ئەمە دیردەیەکی تازەیە کە بتوانن نامەیەکی کەشی نردوو بۆ جیهان هەمووی کە ئێمە هەچ کەسێکمان بوێت توانین بیگرین لای بەرین و بینیسیشمان کە لە پەنەماش بە نەوعی کەش سەرۆک گیرا و حەبس کرا و برا بۆ فلۆریدا و محکەمەش کرا نۆریاگای پەنەما. ئەویش دیردەیەکی کەش بوو. بەڵام ئەمان وەکو فلیمێکی هۆلیوود کردیان و طبعا لە ناو کۆشکی سەرۆکایەتی بۆلیڤیا خیانەتی تیاکرا بوو، ڕێکەوتنیەکە بوو پێشوەختە و توانیان بە سەرکەوتی هەردی خۆی و ژنەکەشی بەرن بۆ ئەمریکا. دکتۆر ینی ئەوی سەرنجڕاکێش بوو بۆ تەنها خۆی و ژنەکەی، ینی بۆ مەسەلەن کوڕەگەورەکەی دوێنێ قسەی کرد، مەسەلەن پێرێ قسەی کرد وتی ئێمە هەر بەردەوامین و کە دوایەوەی جێگری سەرۆکی ڤەنزوێلا سوێندی یاسایی خوارد. بەڵێ، بەڵام ئەم قسانە هەمووی چکە خۆی و ویستی خۆی و ژنەکەی بەرن، چکە ئەوان ئیتیهام کراون، دەوڵەتەکە هەمووی ئیتیهام نەکراوە، چکە ئەو سەرۆکی ڤەنزوێلا ئەو سەرۆکی هەرەمەکەیە، لەبەرەوە ئەوان ویستویانە ئەو بەرن و ژنەکەش دەستی تیا هەیە. ژنەکەش سەرۆکی پەرلەمان بووە، سیاسێکی محتەرەم بووە و دەورێکی ئەساسی بووە و بە ژنە ئازاکە ناویان بردبوو
لەناو ڤێنزوێلا لەبەرەوە ئەویش دەورێکی ئەساسی هەبوو و تەسیرێکی زۆر بەقوەتی هەبوو لەسەر سەرۆکی ڤێنزوێلا. بڵێ کەواتە ئەبێت جیهان چاوەڕێی چی بکات لە سیاسەتە لەو سیاسەتە لە ناکاوانەی دۆناڵد ترامپ؟ ئەبێ زۆر بە وردی نامەکانی بخوێنیتەوە وەکو چەند جارێکیش لەگەڵ جەنابیشتا بەحسم کردووە کە لە ڕێگای ئاشتی لە ڕێگای هێزەوە ئەم ئاشتی لە ڕێگای هێزەوە سێ جونگەی هەیە. یەکەم بە دیبلۆماسی قسەی لەگەڵاکەن تەلەفۆنی بۆ کرد وتی بە ڤێنزوێلا بەجێ بێڵە بە هەموو نەوعێک اینجا گەمارۆی اینجا بە پێوەری دووهەم ئابوووریە ئەوە بوو گەماروی خستە سەر هەچی ناقیلاتی نەوت هەیە و دەوروخولی ڤێنزوێلای هەموویە. سێهەم ئەوەیە ئەگەر ئەم دوو ڕێگا سەر نەکەوت کاری سەربازی بەکارهێنێت و بینیمان ئەمە کاری سێهەم بوو بەکاری هێنا بەڵام بە شێوەیەکی ئەوە بوو خوێنێکی گەورەیتیان نەڕژە هیچی تیان نەڕژە بە عەمەلێتێکی زۆر چۆنەڵێ کتوپڕ لە 2 سەعاتە تقریبا بۆ 3 سەعات گەڕانەوە ناو قاعیدەکانیان و هیچ کەسێکیش ئەڵەن خەڵک بینارە ئەوانە بەڵام کەس نەکوژراتیا توانیان سەرکەوتوو بن. لەبەرەوە ئەبێ خەڵک لەم سێنامەیە تێبگا کە ئەڵێ ئاشتی لە ڕێگای هێزەوە. عێراقیش ئەبێ باش ئەو نامەیانەی کە ئەینێرێ بۆ عێراق بۆ قیاداتی عێراقی بە وردی لێ بیخوێننەوە چونکە ئەمە یەک لە دوای یەکیەت. ئەو نامێ بۆ عێراق بۆ عێراقیەکان بۆ ئێرانیەکان تەنانەت بۆ تورکیا مەسەلەن لە ئای بە ژیری دەستکرد بەسەلەن لە ئای شتی زۆر سیر و سەمەرە دروست دەکرێن ڕۆژانە لەلایەن معارەزەی وڵاتانەوە. مەسەلەن لە چه حاڵەتێکە ئەمریکا ئەم جوڵێ بەرامبەر وڵاتێکی دیکە ئەکایان مەسەلەن ئێستا دەنگۆ زۆرەوە هەیە کە دەلتا فۆرس لە عێراقی شەن. بەڵێ لە عێراقی شەن و ئەو کەی جوڵەی پێەکە مەسەلەن با بڵێن ئەو وەزعی ئێستا لە ئێران هەیە مەسلەی ئابووریە وەزعێکی ناخۆش هەیە مزاهراتێکی زۆر گەورەیە خەڵکەکە ناڕازیە لە ئابووری وڵاتەکە و خەڵکیشی تیا کوژراوە و کۆزانیت نزیک بۆتەوە لە 30 کەسێک. ئەمە و ترامپ هۆشداری یاوتی ئەگەر تەقە لە خەڵکەکە بکەن ئێمەش بە تونگی لەسەر خەت. ئەمە هۆشدارێکی سیاسیەکەیەتی. اینجا مەسەلەکەی ئابوووریەکەی مستەمرە ئەو ئابوورێکی بەقوەتی بەهێزی خستۆتە سەر ئێران ئەوە ئەزانین. بەڵام ئایا ئەم قسانە پشت دەگرێت کە عەسکەری بنێرێ یان کاتەکەی کەیە یان داوای کەی چی ئەبێت لە دوای ئەم نامەی کە ناردوێتی. لە عێراقیش ئەگەر ئەتەوێت بۆ میسالی عێراق خۆ دەزانی داوایان لێ کردووە کە فەسائیلەکان و حەشت حل کرێت. یعنی داوای کردو مەسەلەن ئەگەر چەند 5 فەسیل ئەعلانی کرد کە خۆی حەلەکات بەڵام نەیکرد و بەیانێکە دەرچوو. ئەمە تەداعیاتی چی ئەبێت؟ ئەمە گرنگە قیادەتی عێراقی بە وردی بیخوێننەوە و بینیان کە ئەمریکا چی ئەتوانێ بکات چوو ئەشیکات. یعنی هەرچی شتێک لە بەرژەوەندی ئەمریکا بێت و مەسلحەتی ئەمریکا بێت و استراتیجی ئەمریکا لە ناوچەکە بێت بە پێویستی بزانیە ئەیکات. بەڕێز دکتۆر بازەوە کرێت کە جوڵەیەکی سەربازانی عراقیە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە شەوی ڕابردوو یان لە دوو ڕۆژی ڕابردووە و باسە هەبووە لێرە و لەوێ هیچ شتێکی فەرمی هەیە کە ئەمریکایی جوڵەی بە هیچ هێزێک کرد بێ یان ئامادەکاریەکی کردبێ ئەوەی زانیاری بەڕێزت بێ؟ ئەوەی زانیاریم هەیە تازەترین شت ئەوەیە کە لە ستێت دیپارتمنتەوە وەرەگیریە وەزارەتی خارجیە تەرکیدی کردوتەوە لەسەر قەزەی سووریا و ئیسرائیل لە پاریس کۆبوونەوە. ئەو کۆبوونەوەی کە کرا تقریبا نیمچە تەطبیعێک ئەگەر بکرێت لە ڕووی لەجنەی هاوبەشی ئەمنی دروست کرێت مەسەلەی چاودێری ئەمریکا و یەتە تاکوون یەتە سەر ئەوەی کە هاوکاری ئابووریش بکرێت لە بینی یەکانە. ئەمە هەمووی هەنگاوێکی یەکەمە بۆ ئەوەی تەطبیع لەگەڵ لە بینی سووریا و
ئیسرائیل بکرێت ئەوە لایەنە ئەو پامێکی زۆر بۆ هێزە بۆ ناوچەکە ئەگەر ئەو هەنگاوانە بڕاتە پێشەوە و سووریا ڕازی بووە بەو هەنگاوانە و بزانین لەم هەفتانەیدەوە بەنسبەت ئەم جوڵەی کە ئەکرێت کاکە دائیمەن جێشی ئەمریکی جوڵەی هەیە لە ناوچەکە دائیمەن ئەجوڵێت بە پێی پێویستی و استراتیژی ئەمریکا ئەو جوڵانەوەیە کەس طبعا ئەگەر لە ناو پەنتەگۆنا نەبیت یان زۆر مقرب نەبیت خەڵکەکە با تەحلیلی نەکا بۆ بە شێوەیە کە والله ئەمە تر لە عێراق ئێرێ ئەوە لە فلان ئێرێ دەوڵەت دروست دەکرێت ئەمانە هەمووی دوورن لە ڕاستیەوە ئەمریکا دائیمەن جوڵە بە سەربازیەکانێکە بە پێی پێویستی استراتیژی لە ناوچەکە یعنی لەبەر ئەوە ئێمە باخێنەوەی زۆر گەورەی بۆ نەکەین بەڵام ئامادەکاری باشیان کردووە بۆ شتێک هەیە شتێک ڕۆیە من لەبیری دێ وتم لە 26 شت ڕۆیات و متەکیدم لەم ساڵەشە دروزە بێت و ئینتیزاری عێراقی ژەکەن ئەوە پەرلەمان تەشکیل کراوە ئینتیزاری سەرۆکایەتیەکەن سەرۆک وەزیرانەکەن حکوومەتەکە کوێیە هۆشداریاوە بە حکوومەتی عێراقکە ئەو کەسانەی کە هەچ کەسێک وەزارەتێ وەرگێت چۆنەڵی عائیدی فەسائیلەکان بێ یان حەشت بێ ئێمە لەگەڵ کار ناکەین لەبەر ئەوە بزانن ئەمانە هەمووی هۆشداریایەوە ئەو ئەوێت تەکنۆکرات بێتە سەر عێراق ببە بەڕێگاوە نۆکو عائیدی فێل و لەوانەشە لە بینی سەرۆک وەزیرانیشە یەکێکی حزبی نەبێت تەکنۆکراتێک بێت کە هەموو لێ ڕازی بن بە هاوبەشی نۆکو عائیدی حیزبێ بێت. بەڵێ بەڕێز دکتۆر بازەوەکەن کە ئیلۆن مەسک مەسەرەن لەو یەک دوو ڕۆژە ئەوەی کە پێوترێ ستێرەی ستارلینکیان بۆی ئینتەرنێتی تایبەتت هەبێ ئاراستەی ناوچەکەی کردووە و ڕیزێک مانجی دەستکردیش لە ئاسمانە بیندراون ئەمە ئاماژەیە بۆ هیچ پێشهاتێکی نوێ وەکۆی کە جەنابەت فەرموون لە 2026 شتێک ڕووبدا کە تر سەربازی بێ جوڵەیەکی تر بێ مەسەلەن ئێستا مەسەلەن خۆکۆ لە دەسەرەتا شەوتمان جوڵەکان ئێستامووی سەربازی نین ینی هەندێک شتێ لە نیوەی شەوە ئەکرێ و سعاتێک دو سعاتی پێویستە زۆر ڕاستەکەی ئیمڕۆ شەڕی سەرباز نیە شەڕی تەکنۆلۆژیایە ئەو ئەقماری استناعیانی ئەو تەکنۆلۆژیای تازە دائیمەن بەسەر منتیقەکە بە 24 سعاتی هەیە لە ئەقماری سناعیەوە بەخصوصی دانراوە لەسەر ئەم ناوچەیە بۆ ئەوەی هەموو جوڵەیەک هەر شوێنێک هەر ڕەتڵێک لە شوێنێکە ئەگۆزرێتەوە بۆ شوێنی چکە ئەگایان لێیە ئاگایان لێ شوێنەکانیان یەکەیەکە لە چۆ هەیە یعنی چ لە ئێرانە چ جوڵەیەک بکرێت چ لە عێراقا بکرێ چ لە سووریا بکرێ لە منتیقەکە هەمووی لە لوبنانە لە هەتاکوون حوثیەکان لە خوارەوەیە لە غەزا هەرچی شتێک جوڵەیەک بکرێ ئەمریکا ئاگای لێیەتی بەوردی یعنی با خەڵک خۆی هەڵ نەخەڵەتێنێ بڵە من ئەمە کەم ئاگای لێ نییە بەڵا ئاگایان لە هەموو شتێکانە و مەقڕاتی تایبەتیان هەیە بۆ ئینساتیان هەیە قاعدێکی بەقوەتیان هەیە لە قەتەر یعنی ئەم شتانە ئیمڕۆ شەڕی تەکنەلۆژیایە یعنی چۆن زانیان مەسەلەن بالضبط سعات چەند دابەزن لەسەر قەسری لە ڤێنزوێلا لەسەر قەسری سەرۆک کۆمار و چۆن بە چ دەقەیەک و لە چ وەختێکا کە نووسووە خۆی ینی ئەمانە هەمووی تەوقیتاتە هەمووی ئەزانن بڕوا بکە لەوانەیە زۆر سەرکردە هەبێ بڵێ نازانێت من لە چۆمیان خۆم شاردۆتەوە لە بنکەرەیان شتا ڕاستە لەوانەیە خۆی بشارێتەوە بەڵام بالضبط ناوچەکەی ئەزانن لەوانەیە بە دەقیقی مەسەلەن نزانن لە چ ژوورێکە لە شوێنێکە بەڵام ئەزانن لە ناوچەکایە یعنی زۆر شت هەیە بە وردی ئەیزانن ئیمڕۆ حربی تەکنۆلۆژیایە و مەسەلەی ئایفۆن و ئەوانش تەلەفۆنات بەکارێت ئەوەش بە دەقیقی گویان لە هەموو شتێکە یعنی لەبەر ئەوە ئەبێ خەڵک ئامادە بێت بۆ شەڕێکی تەکنۆلۆژی ئیمڕۆ عەسری ئەیئایە زیرەکی دەستگردە ئیمڕۆ زۆر شت گۆڕاوە لەبەر ئەوە ئەبێ ئێمەش خاصەتەن ئێوەی میدیاکەر ئەبێ ئێوەش خەبەری ڕاستی لەگەڵ درۆیان دروستکراو ئەبێ جیا بکەنەوە بۆ ئەوەی مزداقی خۆتان زیاتر بکەن. بەڵێ بەڕێز دکتۆر مەسەلەن ترامپ ئەوەی دەرەکەوێت زیاتر عشقی نەوت و ئابووریە
گەر بیرت بێ وتی قەتەر ئەو هەموو نەوتەی هەیە هاچیان داوە بە من ئەوەندە نەوتیان داوە بە من. عراقی ژێکێکە لەوانەی کە گەر بڵین ماڵوێرانیە یان دەستکەوتە چییە چکە خۆی پێ ئیدارە نەدراوە بە باشی مەلەفێکی زۆر مۆفەق نییە. ینی ڤەنزوێلا ڕەنگە بەشێکی بەهۆی ئەوە بێ کەڤەرەکەی یان داپۆشینەکەی مەسلەی مادەی هۆشبەر بێ، بەڵام لەژێرەوە قسەیەکی کردوتی 50 میلیۆن بەرمیل نەوتیان هەیە وتی بنە خۆم سەرپەرشتی و پارەیەکەم چیلیەکەین. عراقیش ناکەوێتە چوارچێوەی ئەو بابەتەی کە بە تەواوەتی نەوتەکەی یان جوڵەیەکی تیا بکە کە جڵەوی نەوتەکەی جڵەوی وزەکەی لە دەستی ئەمریکایە بێ. کاکەوە تقریبا 22 ساڵە عێراق ئازاد کراوە. لەم 22 ساڵە تقریبا 3 تریلیۆن دۆلاری سەرف کردووە لە عێراقا. 4,000 بۆ 4,500 سەربازی کوژراوە لە عێراقا. 10,000 بیناری هەیە لە شەڕی عێراقا کە هاتووە و قسمێکی زۆریشیان معوەقن بۆ ژیانیان. ئەمانە هەمووی تاکون ئێستا بە پارە لە نەوتی عێراق ئەکڕێت لە بازارە. ئەوەی ڤەنزوێلاش ڕاستە بە هەمان شێوە کە ئابووریەیە. هەر بابچمە سەر ئەوەی ڤەنزوێلا اینجا ئەگەڕێمەوە بۆ سەر عێراقی. ئەوەی ڤەنزوێلا کاکە مەسەلە ئەساسیەکە نەوتەکەیە، گەورەترین احتیاطی نەوتیان هەیە لە عالەمە، ئەوە بێگومانیە و نەوتی قورسیان هەیە. ئەو نەتە قورسیە تقریبا 100 مەسفایان هەیە. ئەمریکا لەسەر گۆڵفی مەکسیکۆ کە پێڵەن ئیسا گۆڵفی ئەمریکا، ئەوە لەوێ تەسفێ ئەکرا جاران ئەو نەوتە ئاهات بڕا ئەو نەوتە. لەبەر ئەوە ئەمریکا ئەو مەسفانە پێویستیان بێ بۆ دروستکردنی بانزین. قسمێکی زۆری ئەوەیە. لەبەر ئەوە ئەمان قانونێکیان هەیە لە پێشناوەکەیشم لە بیرچەوە ئێستا بەم دەقەیە کە کەس نابێتە دەخولی هەمسفێری یعنی چۆنەڵێ ئەمریکای جنوبی و باکوور و باشوور بکە، ئەبێ هەمووی لەژێر هەیمەنەی ئەوانە بێتەوە و نامەی ناردووە بۆ ڕئیسی کۆڵۆمبیا و ئەو وڵاتانە مەکسیک و ئەوانە ئاگاتان لە خۆتان بێ. ئەمەش وەکو وتم لە پێشەوە بە سیاست پێیانەڵێ. ئەو نەوتە پێویستە بۆ ئەمریکا، پێویستە بۆ جیهان. لەبەر ئەوە و ئەڵێن شەریکاتی نەوتی خۆمان ئەنێرین، مەصرفێکی زۆری تیاکردین، دوایی لە داهاتەکەی وەری ئەگرینەوە. ئەو خۆی ئەمریکا نەوتێکی زۆری هەیە، یعنی پێویست ناکە بێتە عێراق خۆ ئەتوانێ بچێتە سعودێ بگرێت لە هەموو کەس لەژێر دەستی خۆیانەوە چێکیان بێ نەوتەکانی ترغازەکان. بەڵام پێویستیان بە استراتیژیە و مووقعی عێراقەیە زیاتر وەک لەوەی کە نەوتەکەی بیبات، چونکە نەوتەکەی وەکوتم لە بازارێ نەوتی عێراقە کرێت بە سعری بازار و سۆمەش باش ئەوە ئەزانێەوە تاکون ئیستا بەرمیلێکی نەبردووە بۆ خۆی. بەڵام ئەوەی کە هەیە مەترسی چۆنەڵێ زیاتربوونی حزوری سین و رووسیا لەو ناوچاوە بەخاستەن لە ئەمریکای باشوور و هەروەها لە عێراق و ناوچەکەشە لە شەرقی ئەوسەتا ئەوەیە لەم ناوچەیە دەستی سین یان رووسیا زۆر کەم بێتەوە و دەوری شەریکاتی ئەمریکی و ئەمریکەکان بەهێزترکە لە ناوچەکە. و وەکوشی وتم ئەمریکا مووقعی جوغرافیای عێراق زۆر گرنگە بۆی و بڕواناکەم بە ئاسانی دەستبەرداری بێت و تووشمە لەو پێش بڕواناکەم قەت ئەمریکا لە عێراق بچێتە دەرەوە. ناچێتە دەرەوە. بەڵێ دکتۆر باکەمێک لەسەر سووریا قسە بکەین. مەسەلەن تۆزێک لەوێ هاوچێشەکە ئاڵۆز ئەمریکا لە ناو مۆزوعەکانایە، ئەوێش نەوتی لێە. مەسەلەن ئێستا باز لەوە کرێت کە تەطبیقێک لە نێوان ئیسرائیل و سووریا هەیە، ئەو دەسەڵاتی سووریا هەیە مە ژوای کردووە کە کورد لێرە دیسان ڕۆڵی نەمێنێ، تووشی ماڵوێرانی و ڕوبەڕووبوونەوەی چەکداری و هێز ببێتەوە، بەتایبەت کە چاوی تەماعی تورکیای لەسرە. پێت وایە لە حاڵەتێکی وهەیە ئەمریکا چۆن ئەتوانێت باڵانسەکە ڕابگرێ لە چوارچێوەی سووریایە؟ یەکەم هەج نزیک بوونەیەک بێن لە بینی ئیسرائیل و سووریا دژی تورکیا وەسێتەوە کە نفوزێکی زیاتری هەبێ لە سووریا. ئەوە بەڕوونی وتراوە، یعنی قەیناکە ئێمە نزیگەێنین، بەڵام نایڵێ تورکیا دەستی باڵای هەبێ بەسەر دروزە، بەسەر کووردە، بەسەر عەلەویەکانە. ئەوە یەک. دووەم
ئەمریکا چاودێری ئەو گفتوگوانە ئەکات کە لە بینی هەسەدە و حکوومەتی سووریا کە حالیە، یعنی ئەمریکا چاودێری هەردوو پرۆسێسەکە ئەکات. بڕوان ناکەم ئەمریکا و خەڵکی کەش زۆر هەیە کە پشتی هەسەدە ئەگرێت لە ناو چۆنەڵێ ناو سیاسەتی ئەمریکا و استراتیجێتی ئەمریکا و قیادەی ئەمریکیە کە ئەوان حەلیفێکی ڕاستەقینێن و ئێمە دەستیان لیاڵ ناگرین و تۆم بەڕاک کە نوێنەری ئەمریکا بۆ سووریا و لوبناان زۆر بەوردی قسەکانی گۆڕی وتی ئەوانە حەلیفێکی ئێمن. لەبەر ئەوە بڕوان ناکەم وەکو ئەم خەڵکە تەسەورەکات کە دەست لە هەسەدە هەڵبگرن، بەعکسەوە ئتمئنانێکی زیاتریان ئێنە کە بەو شێوەیە خۆیان چاودێریەکەن. لەم لە سووریا حسابیش بۆ فەرەنسا بکەن، چونکە فەرەنسا دەوری هەیە و فەرەنساش بەڕاستی پشتگیری کوردی کردووە لەوێ. لەبەر ئەوە من تەوەقوع ناکەم کورد دەربەدەر بێت لە سووریا، بەڵام قیادەیەکیان هەیە ئەوانیش بە حەکیمانە تەسەڕوفەکەن و هیوادارین ئێمە کێشەی کورد لەم ناوچانە لەگەڵ هەموو ناوچەکانە بە ئاشتی هەڵکرێ، چونکە دایالۆگ زۆر زۆر گرنگترە. با درێژخایەن بێ باشترە لە فیشەکێک، باشترە لەوەی کە قەترەیە خوێنی کورد لە هەرچ پارچێکی کوردستانە بڕژێت. لەبەر ئەوە من خۆم یەکێکم لەوانەیە کە زۆر پشتگیری لە ئاشتێکم لە ناوچەکە بە تایبەتی لەو شوێنانەی کە ئیستا مەترسی لەسەر هەیە. بەڕێز دکتۆر پێت وایە ئاشتێکە لە بەرژەوەندی کورد دەبێت، چکە ماوەی پێش و زۆر مەرجی قورسیان بۆ هەسەدەدانە لە چوارچێوەی سووریا مەسەلەن حکوومەتەکەی شەرە مەرجەکان قورسن، مەسەلەن بە جۆرێک تۆ ئەوەی 15-16 ساڵە بەو هەموو خوێن و قوربانی بەدەستێنا هەمووی لە دەست بدەیت. ئەمریکاش هێزە جوڵێنەیە هەمیشە مەسەلەن ئەمەلێکی شەبوو کە ئیسرائیلیش وەکو ئەوەی کە لە یارمەتی عەلەویەکانیدا یارمەتی دروزەکانیدا یارمەتی کوردیشی پێبدا ژێر بەژێر چاوێک لەسەر ئەوە هەبوو. بەڕاستی ئەمانە ڕوو ئەدەنیان دیسان کورد ئەخرێتە پەراوێزێکی زۆر بەرتەسکەوە. نا کورد ناخرێتە پەراوێزەوە بە تایبەتی لە ڕۆژ ئاوا ئەو پارێزراوە وەکو وتم لەگە ئەمریکیەکانە و هێزی بە قووەتینرا ئالێتێکی زۆر باشیان هەیە ئێستا و زۆر هەیە کە دەنگێک هەیە کە ڕێکەوتنەکە ئەوەیە سێلی وایان فرقە دروست کرێ لە سووریا و هەروەها تایبەتێکیش بۆ یەپەژەش ئەوانش دروستکەن عەفوەن قەسەد و یعنی بۆ ئافرەتەکان لەوێ دروست کرێت. ئەمە بۆ ئەوەی ئەوان ئەو ناوچەیە برن، بەڵام لەگەڵ چۆنەڵێ ئیدارەی بگەڕێتەوە بۆ ئەو ناوچەیە بە ئیدارەیەکی مشتەرەک بیبەن بەڕێگاوە و طبعاً دەستوریش ئەبێ چاوپێخشانەوەی بکەنن و ئەبێ دەوری کورد دەرکەوێت لە دەستورە. لەگەڵەوە شاگال بیری بخەمەوە کە دەستوری عێراق کە باشترین دەستورە کە کورد دەوری ئەساسی تیا هەیە، فەرموو بزانە چ ئابوووریەک چ زەختێک لەسەر هەرێمی کوردستانیش هەیە. یعنی لەبەر ئەوە ئەبێ ئێمە دائیمەن ئامادە بین بۆ هەموو شتێک، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبێ یەکریز بین. ئەو یەکریزیە ماڵی کورد ئەپارێزێ لە هەچ پارچێکی کوردستانە بین. لەبەر ئەوە کورد ئەگەر ئێمە پشگیری ڕۆژئاوا بین، ئەوان پشگیری ئەمە بین، ئەوان پارچەکانی تر، ئەوە خۆی لە خۆیان گرنگی خۆی هەیە و هێزی کوردی هەیە، بەڵام ئەبێ هەچ پارچەیەک بە خۆیان قەراری بڕیاری خۆیان بن بە چ نەوعێک بە چ شێوازێک ئاەنەوێ لەگەڵ ئەو حکوومەتە حکوومەتی ناوندا کار بکەن، ئەوە ئەگەڕێتەوە بۆ بڕیاری خۆیان. ئێمە پشگیریانین و هەج هەر یارمەتێکیان بیاوێت ئەبێ ئێمە پێشکەشیان کەین وەکو چۆن ئێمە هەڵمان بژاردووە لەگەڵ عێراقا بە شێوەیەکی فدراڵی یەکگرتوو بژین، ئەوانش خۆیان ئەبێ بڕیاری خۆیان بدەن و پشگیری نەودەوڵەتیشیان هەیە. بەڵێ زۆر باشە. بەڕێز دکتۆر کەمێک لەسەر سووریا تو پرسیارتر بمێنمەوە، ینی پێت وایە ئیسرائیل
مەسەلەن هیچ جموزۆڵێک بە بەرژەوەندی کوردەکە یان پۆینتەکانی ئەو دیاری کراون و بەرژەوەندەکانی ئەو دیاری کراون. خۆی ئەمریکا بەڕاستی ئەوێت سووریا لەگەڵ تەطبیع بکرێت لەگەڵ ئیسرائیلە کە ئەوە بکرێت. طبعا ئیسرائیل چەند شەرتێکی هەیە ئەوەیە کە ئەبێ نەتەوەیەکان چ دروزە چ کووردە چ عەلەویەکانە چ مەسیحەکانە ئەبێ مافەکانیان پارێزراو بێ. ئەمە لە گفتوگۆکانیشا بەحس کراوە. طبعا خۆ دەزانی لەسەر و هەموو شتێکە و مەساڵحی خۆیانە. ئەگەر ئیسرائیل بتوانێت سووریا بخاتە لەو دەوڵەتانەی کە ئارامی تیابێ گشتی تیابێ بۆ خۆی ئەوە گرنگترە. خۆ دەزانی مەسلحەتی دەوڵەتەکە لە پێش هەموو مەسلحەتێکەوەی هەیە. بەڵام ئەوە ناگرێتەوە کە ئەویش دۆستەکانی بفرۆشێت. یعنی ئەبێ پشگیری دۆستەکانیشی بکە لە هەمان شێویشە محافەزەی سنووری خۆی بکە، ئابووری خۆی بکە، خەڵکەکەی خۆی بکە، ئەولەویاتی ئەو وڵاتەکەی خۆیەتی. وەکو چۆن هەموو دەوڵەتێکی کەش ئەبێ ئەولەویاتی ئەو وڵاتە خۆی بپارێزێت، سیادەی خۆی بپارێزێت، ئابووری خۆی بپارێزێت، سەرکەوتنی خۆی بپارێزێت، عیلاقاتی دەولی خۆی بپارێزێت. ئەوە گرنگە بۆ هەموو وڵاتێک و هیواداریشین ئەگەر خوان شتێکی ناخوازراو هەبێت دژی کورد بتوانین یارمەتیەکان چ لە ئەگەر لە ئیسرائیلەوە بیان لە هەش دەوڵەتێکەوە بێ وەری بگرن پشگیری لە هەموو لایەکەوە ئەبێ پشگیری بکرێت. و ئینشاءڵڵا بە قەناعەتی من ئەو هەڕەشەی کە ئەکرا تاکو نهایەتی ئیمساڵ یعنی 25 ئەگەر نەبێ ئێمە لیانین ئەوە شکر 25 تێپەڕ بووین لە 26 دەرگای دایلۆگ کراوەتەوە هەتاکوون دەرگای دایلۆگ کرابێتەوە هیوامان هەیە کە هیچ شتێک ڕوو نەدا لە سووریا. بەڵێ بەڕێز دکتۆر بابینەوە سەر عێراق. ئێستا بەڕێزت باست کردکە لە سەروبەندی پێکێنانیەوە سەرۆکاتیکەی سەرۆکاتی ئەنجومەنی نوێنەران پێکاتوە سەرۆک کۆمار ماوە لەگەڵ سەرۆک وەزیران و یان کابینی وەزاری. ئەمریکا چی لەم حکوومەتە ئەوێ بە تایبەت لە حکوومەتەکە ڕەنگە زۆر جارەوترێ ئەمریکا ئیشی بە جیهە تەنفیزیەکەیە بە حکوومەتەکەیە. طبعا خۆی گرنگی ئەساسی حکوومەتەکەیە و هەروەها سەرۆک کۆمارەکەش گرنگە لای چووکە ئەو تەمسیلی هەموو عێراقەکە نەوەکو هەر سەرۆک وەزیران. ڕاستە سەرۆک وەزیران تەمسیلەکە بەڵام سەرۆک کۆمار بەڕاستی سەلاحیەتێکی زۆری هەیە هەر لە مادەی 67 کە ئەڵێ ڕئیس دەولە کە ڕئیسی دەولە بوو یعنی ڕئیسی هەموو جومگەکانی عێراقی سەلاحیەتێکی زۆری هەیە. ئەوە نییە کە ئێمە بەحسیەکەین لەبەر ئەوە زۆر گرنگە کە یەکێک بچێتە ئەوێ کە بتوانێت مافەکان جگە لە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بپارێزێت بە پێی دەستور مافەکانی هەموو عێراق بپارێزێت و مافی هەرێمی کوردستانیش وەکو بەغا و بەسڕە و مووسڵ بپارێزێت. سەرۆک وەزیران گرنگی ئەوەی هەیە تەنفیزیە لەبەر ئەوەی پێیوتون بە ڕاشکاوی بەڕوونی پێیوتون ئەبێت سەرۆک وەزیران وەزارەتەکەی وەزارەتێکی ئەوان سەرۆکێکی تەکنۆکراتیانەوێ ڕوئایەکی سیاسی هەبێ ڕوئایەکی ئابووری هەبێ و خۆ دەزانی ئابووری عێراق ئێستا زۆر تێک چووە. لەبەر ئەوە و هەروەها ئەبێ یەکێ بێ کۆکەرەوە بێت سەرۆکێ نەبێ بۆ ئەوەی کە خەڵک ئینکات ئەبێ زامن بێ بۆ ئەوەی کە ئەم کۆکەرەوە بێت ئەبێ علاقاتی زۆر باش بێت لەگەڵ هەرێمی کوردستانە. ئەمانە هەمووی گرنگی هەیە بە سەرۆک وەزیرانەوەی تازە و ئەو وەزارەتانەی کە هەڵێ ئەبژێرێت نابێت وەکو ڕوونی کردوێتەوە نابێت کەسی تابێ لە فەسائیل و یان حەشدا یان متەطەرف بێت لە وەزارەتەکە ئەو وەزارەتە تەعاملی لەگەڵ ناکەن. بەڵێ باسی سەرۆک کۆمارت کرد. ئێمە هەمیشە ئەمانەوێ شتەکانمان لە بەغدا بە بەرتەسچی سیر بکەین یان بەبێ ئەمێت سیر بکەین بەداخەوە. مەسەلەن ڕاستە پەرلەمانتار ئەبێ عەرەبی زانێکی باش بێ بەڵام وەختێک کە بە کوردی قسە ئەکا وەکەوەی زمانی کوردی عیبە بێ قسەی لەسەرەکەن یان کاتێ باسی سەرۆک کۆمارەکەی جاڵەن کورچی بەرکەوتووە ئەوەی کە بەڕێزت باسیەکەی ینی هەر بەڕاستی سەرۆک کۆمار ئەتوانێت ڕۆڵێکی باش ببینێت مەسەلەن بە پێی دەستوریش بەڵام زۆر لەبەر ململانەی حەزبی یان لەبەر ململانەی شەخصی تەنانەت
بە بێهمیەت باسەکرێ بۆ بەداخەوە ئێمەوە سەیری ئەەکەین ململانەیە حیزبی وای لێ کردووە ئەو منسەبە سوکەین بەڵام کاکە جان ئەوانەی کە چوونەتە بەغا یعنی مامجلال خوا عەفویکە هەزار ڕەحمەتی لێبێ ئەوی لێ دەرکە باقیەکان وەرە بزانین چیان کردووە بە پێی دەستور بزانە هیچ یاسای مادەی جەختیان کردوتەوە لەسەر ئەوەی مادەی 140 جێبەجێکرێ جەختیان کردوتەوە لەبەر ئەوەی شەهیدانی هەڵەبجە و ئەمفال و قەرەبوو کرێنەوە 4500 دێمان وێران بووە کراوە هیچ یاسایەکی نەوت و غازیان پێشکەش کردووە هیچیان کردووە بۆ پشتگرتن لە پێشمەرگا ئەمانە هەمووی ئەتوانێت بیکا سەرۆک کۆمار سەرۆک کۆمار ئەبێ کۆکەرەو بێ سەرۆک کۆمار ئەبێ کەسێکی دیبلۆمات بێ کەسێکی ئابووری بێ بەرنمەیەکی ئابووری پێی هەبێت بەرنمەیەک بێت کە خەڵکەکە بتوانێت پشتی پێبەستێ بتوانێت کە موچە خەڵک بیری لێ نەکاتەوە شتێکی ئۆتۆماتیک بێت دۆخی عراق بە زۆرێک بوو موچە مثلەن پشکێنی عراقیش بە زۆرێک بوو بێ مثلەن ئیشکردن و مامەڵەکردن تێیدا زۆر ئالۆز بێ مەسەلەن لەناو ئەو ئالۆزیانەیە کاکە ئەگەر سەرۆک کۆمار بێت سەرۆک کۆماریش ئەگەر حیزبی بێت کاکە سنووردارە بێت سنووردارە بێت بەو حیزبەوە لەبەر ئەوە ناتوانێت هەموو شتێ بکات چووکە حیزبەکەی پێڵە بەڵام ئەگەر یەکێکی بێلایەن بێ سنووری هەیە سنوورەکەی دەستورە سنوورەکەی مافەکانی خەڵکی کوردستانە سنوورەکەی ئابووری کوردستانە سنوورەکەی داوای مادەی 140 بکە ئەوەیە سنوورەکانی بەرژەوەندی خەڵکی کوردستان ڕابگرێ پەیوەندی لەگەڵ هەموو حیزبەکانە بە یەک مەسافە بوەستێت و هەوڵ بن ئەو حیزبانە بە پشتێوە بەستن بەڵام کە تۆ خەڵکی حیزبی نرد بۆ ئەوێ ئەو کەسە حیزبیە بەداخەوە سنووردارەکرێت ئێمە خەڵکێکمان ئەوێ کە بتوانێت ڕوئایەکی هەبێ و من داوام کردووە و داواش دەکەمەوە لە قەناتە بەڕێزەکانتانەوە کە مەسەلەن جەنابە وەکو پێشکەشکارێکی زانای بەڕاستی ناوی خۆت بە خۆتەوەیە لەگەڵ یەکێک لە قەنات هەشت ئەوانیش خەڵکی باشیانەیە ڕووداو لەگەڵ قەنات 24 یان شەمسیشی لەگەڵا بێت با پەنەڵێ دروستکەن با دیبەیتێ بکەین با دیبەیتێک بکەین ئەم دوو چۆنەڵێ لەم دوو حیزبا و خەڵکێکی خۆبەخشیش مستەقل کە بستێت لەگەڵانە با ڕوون بێ بۆ خەڵکی کوردستان ئەو کەسێک کە ئەچێ بۆغا چه ئەجەندایەکی هەیە چه ئەدایدایەکی سیاسی هەیە بۆ دو ڕۆژی عێراق بۆ دو ڕۆژی هەرێمی کوردستان چ ئەجەندایەکی ئابووری هەیە چه ئەجەندایەکی هەیە بۆ ژینگە چه ئەجەندایەکی هەیە بۆ موچەی عێراق بۆ موچەی خەڵکی کوردستان با خەڵکەکە تێبگات چی ئەتوانێ بکات چەند بە عمق لە دەستوری عێراق تێگەشتووە و چۆن ئەتوانێت ئەم سەلاحەتانەی بەکاربێنێت من داوا لێ ئێوە ژەکەم کە هەوڵ بدەن دیبەیتێکی وا دروست کرێ و ئێمە ئامادەین کە بچینە بەر ئەو دیبەیتە و هینەکانی ئەگەر بە حەزباتی سیر نەکرێ ینی باواز لە ڕابردوو بێن بۆ داهاتوو بەسەلەن بەڕێز دکتۆر ئەتوانێت چی بکرێت بۆ کورد بەسەلەن ئەگەر سەرۆک کۆماری کورد هەبێت تیمێکی باشی تۆکمەی یەک ڕیز لە پەرلەمانە هەبێ لە ناو وەزارەتەکانە سێ چوارە خەڵکی تەکنۆکرات هەبێ یانی ئەتوانرێت چی بکرێت لەو خولەیە زۆر شت ئەتوانێت بکرێت ئەگەر طبعاً ئێمە هەمومان هەوڵێن بۆ یەک ریزی ماڵی کورد کە داواش دەکەین کە کاندیدێکی سربەخۆ بێ پشگیری هەموو لاکانی هەبێ هەردوو حیزبە سەرۆکێ هەموو لێ رازی بن هەموو حیزبەکانی تریش بە معارەزەشەوە لەگەڵ ئەو پەرلەمانتارانە کە ئەمان یەک ریزیان دروست کرد لەسەر یەک کاندیدێت لە بەغاش یەک ریزی دروست دەکرێت چووکە ئەو تەمسیلی هەمویان نەکات و ئەم یەک ریزێش ڕەنگایەتەوە لە ناو ئەندامانی پەرلەمانە ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە هەوڵدان بۆ یەکریزی و هەوڵدانیش بۆ یەکریزی با ئەم جارە دەنگی یەکێکی تەکنۆکرات بێ کە بتوانێت خزمەتی هەرێمی کوردستان بکە خزمەتی عێراق بکات بتوانێت ڕوئایەکی تازە بخاتە بەردەم خەڵکی کوردستان و عێراق و
هەیبەتی بگەڕێنێتەوە بۆ سەرۆکایەتی عێراق وەکو مام جەلال خوا عەفوی کا چۆن ئەو هەیبەتەی گەڕان بووە ئەمیش بتوانێت بەو قووەتە و بەو هێزەوە بتوانێت کە نمونەیەک بوو کە ئەمیش هەوڵ بدە ئەو نمونەیە بکات. دکتۆر پێت وایە سەرۆکوەزیران لە ناو شیعەدا ڕێگە ئەدەن سەرۆکوەزیرانێکی تەکنۆکرات بێ سەرۆکوەزیرانێکی بەهێز بێ ئەم جارە؟ بەڵێ متأکدم و زۆر دەنگۆیەکی بەقووەت هەیە کە لە ناو ئیتارە ڕێئەکەون لەسەر یەکێکی تەکنۆکرات چونکە ئەوان ناتوانن ڕێ بکەون کە مەسەلەن سوودانی ببێتەوە یان مالیکی ببێت کە ئەو دوو بەربژێرە بەهێزترە و عەبادیش ناوی هەیە. ئێستا زۆر دەنگۆیەکی بەهێز هەیە کە کابرایەکی ئەکادیمیە کە کابرایەکە ڕوویای سیاسی هەیە کە کابرایەکە ئابووریە کە بەرنامەی پێەیە ئەتوانێت خزمەتی عێراق بکە. بەڵام باسی بەڕێز دکتۆر باسی نوری مالیکی و سوودانی و عەبادیەکەن ببوورە ئەڵێن ئەو سێناوە ئێستا لە ململانیان لە ناوی تاڕە ناوی تر نییە پێت وایە تەواو قوفڵ بوو بێ ئەمە؟ من وتم ئەو سێناوە هەیە بەڵام ڕێ ناکەون لە سەریان ڕێ ناکەون بە هیچ نەوعێک لەبەر ئەوە ڕێەکەون یەکێکی تەکنۆکرات بێنن و ئەوانیش ئەگەر ئەوە بکەن ئەوە نمونەیەکی چاکە و سەرکەوتوو ئەبێ و هەروە ئەگەر سەر کۆمارێکی تەکنۆکراتیش هەبێ بێلایەن بێت ئەتوانن پێکەوە زیاتر ئیشکەن و خزمەتی عێراق و هەمووی بکەن بەگشتی. بەڵێ عراق لە بەرجەم چ ئاڵنگاریەکە چ کێشە و بربەستێکە کە ڕوبەڕووی ئەبێتەوە پێویستی بە چارەسەری خێرا ئەبێ یان ئەوەی کە پێشبینی کراو بێەوە ئەوەی پێشاتە سیاسەکە ئەمان دێنێ بەڕێز دکتۆر؟ من عێراق بینیم کێشەی زۆر هەیە. یەکەم کێشەی کە ئەبێ یەکسەر چارەسەر بکرێ کێشەی ئابووریە چونکە چارەی کێشەی ئابووری عێراقەکەی عێراقی سا تقریبا 100 تریلیۆن دیناری عێراقی قەرزارە کە سوودانی وەریگرت تقریبا 33 میلیار هەبوو لە بانکە دراب لە کازمی بەجێی هێشت بوو بۆ سوودانی ئێستا دەورەکەی تەواو بێ 100 تریلیۆن عەفوەن تریلیۆن قەرزارین 33 تریلیۆنان مەهەبە و ئێستا 100 تریلیۆن لەگەڵ داهاتی 3 ساڵ عێراق ئەمە چی لێهات ئەم پارەیە بۆ چۆچوو یعنی ئەمە خۆی دەنگۆیەک هەیە کە ئەڵێن لە ئینتیخاباتە سوودانی تریلیۆنێک و 400 میلیاری سەرف کردووە لە حەملەی ئینتیخاباتی خۆیە. ئەمانە ئەبێ چارەسەر بکرێت چۆن بتوانن کەرتی تایبەت گەشەی پێبەن چۆن ئەتوانن کە حکوومەت چۆن ئەڵێن تەرشیق بکرێ یعنی کەم کرێتەوە بچوو کرێتەوە کە ئەم زەختە بچێتە سەر کەرتی تایبەت. هەزاران معامیلی عێراقی هەیە کە داخراوە ئەتوانێت حکوومەت لەگەڵ کەرتی تایبەتە ئەوانە تەفعیل بکەنەوە و خەڵکەکانیش لەنا حکوومەت تابەرن لەنا ئەو مەعمەلانە ئیشکەن کاری تازە دروستکەن. تۆ ناتوانانی هەر تەوزیف بکەی سەر و ملیۆنێ زیاتر کەسی تەعین کردووە سوودانی ئێستامانە هەمووی بارن لەسەر عێراقا. مەسەلەن تۆ تقریبا ملیۆنێک و 400,000 کەس مەعاش وەرەگرێ کە عێراقی نین ئێرانیە مەسریە سووریە لوبنانیە باشە ئەمانە لەسەر چه ئەساسێک وەرەگیرێت ئەبێ پیاچوونەوە بچێت بۆ ئەوەی بزانین ئابووری عێراق چۆن ڕێبخرێتەوە. ئێمە یارمەتی پێویستمان پێێتی و ئێمە ئەبێ لە 2000 بەڕێی من لە هەتاکون 2030 ئەبێ لە سەیینەوە کە احتیمادمان لەسەر نەوتە ببێ بە سەی 60 یان 50 کەمی کەینەوە ئەبێ ئابوووریەکەمان جۆراوجۆر بێن نابێ هەر لەسەر ڕێعی بێ هەر لەسەر نەوت بێت. ئەمانە هەمووی هەنگاوی ئەوێت ئەمانە هەمووی کاری ئەوێت ڕوئیای سیاسی لەگەڵ دەوڵەتەکانی دراوسیا چۆن تەعامولەکەی ئێمە دوشمنی کەس نین ئێمە ئەمانەیە هاوکار بین لەگەڵ هەموو لایەکەوە سەروەری عێراق بپارێزرێت سەروەری دەوڵەتەکانی عێراق نەبێ بە مەنەسەیەک بۆ ئەوەی دەوڵەتەکان تێکبێت بەعکسەوە ئێمە هاوکاری ئابووریمانەوێت هاوکاری ئەمنیمانەوێت هاوکاریمانەوێت لە هەموو جونگەکانە بۆ عێراق جارێکیکە ببێتەوە ئەویش بە منتج ئێستا سەیسە عێراق هەر مستەهلکە بەڵام ئەمانەوێت بێتەوە بە منتج ئەوەش کاری زۆر ئەوێت ئەوە لە ڕووی
سیاسی لە ڕووی ئابوووریەوە کە لا من دەرەجەیەکە لە ڕووی سیاسیشەوە ئەبێ هەوڵ برێ ئەمنێکەش وەکو داوا ئەکرێت ئەم میلیشیانە و ئەم فەسائلانە کە هەیە لەگەڵ حەشدی شعبیە ئەبێ بخرێنە ناو چۆنەڵێ ببن بە بەشێک لە منظومەی دیفاعی عێراقی ببن بە بەشێک و هەمووی لەسەر چاودێری وەزارەتی دیفاع بێت یان وەزارەتی ناوخۆی عێراقا بێت بۆ ئەوەی بتوانرێت ئەو عوزرە نەمێنێ بۆ هیچ لایەنێک کە لێبرێ ئەمانش خەڵکی عێراقن ئەبێ ئیشان بۆ بدۆزرێتەوە ئەبێت تەهیلیان کرێتەوە لە کەرتی تایبەتا بێت یان لە ناو حکوومەتا بێت لە ناو جێیشا بێ لایەن لە وەزارەتی ناوخۆ ئەمانە کێشە ئەساسیەکانن جارێ عێراق ئەبێت دەستی پێ بکات طبعا لەوەش گرنگتر عێلاقاتی بینی هەرێم و هەرێم و ناوەند ئەبێ ئەوەش ڕێبخرێتەوە ئەبێ ئەوەش هەوڵی بۆ بدرێت لەسەر ژێر چەتری دەستورە بە پێی دەستور کە طبعا هەرێمی کوردستانیش یەکێکەوەی پارێزگەری دەستور بێت و ئەوەش زۆر گرنگە بۆ هەموو حیزبەکانی کوردستان بۆ هەرێمی کوردستان و ئێمە هەوڵی ئەوەش ببین کە بتوانین پەرلەمان کارا بکەینەوە حکوومەتێکی تازە پێکێنین کە تەمسیلی هەموو لاکام کاپێکەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستانێکی بەهێزمان هەبێ ئەوەش هێزە بە پەرلەمانتەران بە سەرۆکۆمار بە وەزیرەکانمان کە لە عێراق بن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سامان شاڵی پسپۆڕی نێودەوڵەتی سپاس بۆ بەڕێستان بۆ دەرفەتە سپاسانەکەین کە لە هەولێرەوە لەگەڵ ماوە بینێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ